بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی دەرەوە یاریگا دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئازیزانم هەوڵە دەم لەم بەرنمەیەدا کۆمەڵێک تەوەر گفتوگۆی لەسەر بکەم بە تایبەتی گفتوگۆ لەسەر لیژنەی ئۆلۆمپی کوردستان هەروەها لابردنی ئابلوقەی وەرزشی لەسەر یاریگاکانی عێراق وەروەها تەوەرێکی گرنگیشمان باسکردن دەبێت لەسەر مۆندیالی رووسیا و هەروەها باسێکیش لەوە دەکەین کە بۆ ئارەزومەندانەی کە دەیانێت چۆن ئامادە بن بەوەی کە تەجروبەی هاوڕێیەکی بەڕێزمانەیە کە پێشتر لە یاریەکانی مۆندیالا وەکو ڕۆژنامەنووس ئامادە بووە ئەویش بەڕێز مامۆستا زانا قادرە وڵەدین لەم بەرنامەیەدا گفتوگۆیەکی تاو لەسەرم بابەتانە بکەین. مامۆستا زانا سوپاسی ئامادەبوون یەکەم لە ستۆدیۆی دەرەوەی یاریگا کە پاژماوەیەکی زۆرە ئامادەبوون جارێکتر ئامادە بوویتەوە سوپاسی ئامادەبوون یەکەم. سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ ئای بینەران و دەستخۆشتان لێکم کە ئەم بەرنمەیە بەڕاستی ماوەیەکی دوور و درێژە بەردەوامە بەبێ بچران ئەمە من شتێکی باش ێزانم بە ڕێچکەیەکی باش ێزانم هۆکارێکە بۆ سەرکەوتنی بەرنمەکە هیوای بەردەوام بووتان بۆ خواست. زۆر سپاس مامۆستایە. مامۆستا سەرەتا حەزەکەم باس لە کار و چالاکیەکانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان بکەم. بەس من سەرەتا بە حکمی تەجروبەی جەنابیشێ وەکو ڕۆژنامەنووس یعنی بزانم تۆ قسە و چییە لەسەر لیژنەی ئۆلۆمپی کوردستان دواتر وەکو ئەندامێک لە نێو لیژنەی ئۆلۆمپی کوردستانە گفتوگۆکەمان درێژە پێی. یەکمان لیژنەی ئۆلۆمپی لە هەر وڵاتێک بریتێ لە ڕۆحی وەرزش بریتێ لە گیانی وەرزش. لیژنەی ئۆلۆمپی مای خۆشی و خۆشگوزەرانیە بۆ تەواوی ئەو وڵاتە. لیژنەی ئۆلۆمپی سەرپەرشی تەواوی وەرزشەکە لە هەر وڵاتێکا کە لیژنەی ئۆلۆمپی تیا موجود بێ. بۆیە لیژنەی ئۆلۆمپی بە چالاکیەکانی مانای خۆشی و خۆشگوزەرانی و ئاسوودەیی و تەندروستی و گەشتیاری و بازرگانی و یعنی کۆمەڵێت شتی تر کە لە ناو کۆمەلگایە پێویستن و زەرورن لیژنەی ئۆلۆمپی ئەمانە لە ڕێی چالاکیەکانەوە هەمووی بەرهەمەێنێ. بۆیە لیژنەی ئۆلۆمپی کایەکی گرنگە لە کایەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و کایەکی گرنگە لە دروستبوونی دەوڵەت لە نیشتیمانیبوونی دەوڵەت. بۆیە لە ئێستا لیژنەی ئۆلۆمپی جیهانی 211 ئەندامی هەیە بەڵام لیژنەی بڵێن نەتەوە گرتوەکان کەمتر لە لیژنەی ئۆلۆمپی ئەندامیان هەیە. بەگشتی لیژنەی ئۆلۆمپی گیانی میلەتانە گیانی وڵاتانە و نیشانە و ڕەمزی سەروەری و سەربەرزی نیشتیمانە. ئەمە وەکو تحلیلە و ڕۆژنامەنووس ئەگەر بینە سەر لیژنەی ئۆلۆمپی کوردستان من ئانی دەپرسم ئایا ڕۆڵی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ڕۆڵی چیە لە کوردستانە و دواتریش بە تەواوی باسی بکەین. یەکمان لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو ڕۆڵە بینێ کە لیژنە ئۆلۆمپیەکانی نیشتیمانی لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕۆڵیان بینیوە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لەسەر ئاستی عێراق ئێمە بەشێکین لە عێراق بەشێکی دانەبڕاوین تا ئێستا لە عێراق وەرزش لە سەردەمەکانی پێشوو لە ئاستێکی باشترا بوو و لە ساڵەکانی هەفتاکان عێراق بەشداری لە ئۆلۆمپیاتی بەرلین کردووە و لە لەندەن بەشداری کردووە لە کۆمەڵی ئۆلۆمپیات کۆمەڵی سیستمی جوانیان بۆ خۆیان داهێنا وەکو وەرزش بە تایبەتی کە بەریتانیەکان یارمەتی باشی وەرزشیان ناوە لە عێراق بەڵام بەداخەوە کە کەسێک هاو بە ناوی عودەی سەدام حوسێن کە لە ڕژێمی پێشوو هەموو وەرزشی ڕووخان لە شەخصی خۆی کۆی کردەوە. وەزارەتی ڕووخان و موسساتی تری ڕووخان هەموو دەستگاکانی کرد بە لیژنەی ئۆلۆمپی عێراقی و لیژنەی ئۆلۆمپی عێراقیش خۆی سەرپەرشتی دەکرد. بە ڕووخانی ڕژێمی فاشستی بەغداد ئەوایە عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی سیستمێکی نوێ سیستمێکی جوانتر شایستەتری پێشەش کردە بەڵام بەداخەوە ئێمە نەک نەمانتوانی ئەو سیستمە جوانتر بکەین شایستەتر بکەین باشتری بکەین بەڵکو لەو ڕێچکەیە تونترمان کرد و شەخسانیترمان کرد و حزبیترمان کرد. هەموو سیناریۆش دووبارە بووان یعنی ئێمەش ئەگەر پرسین تازەجی ئێمە لیژنەی ئۆلۆمپی کوردستان لە بەرپرسی سیاسی چۆتە دەرەوەنێ. بە هەر حاڵ ئێمە گرنگ لە بەرپرسە سیاسەکە نییە گرنگ لە ئەدا و لە سیستمی بەڕێوەبردننی ئۆلۆمپیە. ئێمە سیستمی بەڕێوەبردننی ئۆلۆمپیمان سیستمێکی سەقەتە سیستمێکی باش نییە تا ئێستا ئۆلۆمپی لای ئێمە یاسای نییە ڕێسایی نییە ڕێنمایی نییە هیچ شتێکی نییە بەڵکو
ئەوانەی کە سەرپەرشتی ئۆلۆمپیان کردووە بەڕاستی بۆ مانەوەی لێژنەی ئۆلۆمپی کاریان نەکردووە بەڵکو من وا هەست دەکەم هەر کارێک بۆ بەڕێیان کردووە و لە ڕێوە وەرزشیان بەڕێوە بردووە. باشە مامەستا تۆ خۆ ئەندەمێکی لە نێو ئەو لیژنە ئۆلۆمپی کە ئێستا خۆت ڕەخنەی لێگری ینی مانێ نەمانەوێ ئەو کاتە ئێمە تۆش بەشێکی ئەم پرسیارانە و بەرەکەوێ بەشێکی ئەم ڕەخنانە و بەرەکەوێ بۆچی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئێستا بەر ئەو لێشاوە ڕەخنە گەورەیە کرێتەنانەت جەنابیشت خودی خۆشە ڕەخنەی لێگری هەموو شتێ ئەساسەکەی کە بە چاکی هات بە باشی هات کۆتاییەکەشی بە باشی کۆتایی پێدێ ئەم لیژنەی ئۆلۆمپیە و وەرزش بەگشتی لە هەرێمی کوردستان بە سیستمێکی باش نەهاتووە بە یاسا و ڕێسایەکی باش نەهاتووە بە پلانێکی داڕێژا و نەهاتووە بە ئامانجێکی دیاریکراوی باش نەهاتووە ئێمە من ماوەی 2 ساڵە لە لێژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان و کۆندا مەکتەب تەنفیزی داوامەکەم لە ماوەی ئەو 2 ساڵە یەک بودجەی نەماوە یەک دانیشتنی نەماوە بۆ معلوماتی دەقیقی خۆت ئێمە سەراپا ساڵی 2007 یەک دانیشتنمان کردووە کە ئەوی 24 ڕۆژی 24 حەوت یەک کۆبوونەوەمان کردووە من کۆبوونەوەیە بوو هیچ کۆبوونەوەیەکمان نەکرد لە ماوەی ساڵێک هاتووە یەک کۆبوونەوە بکەیت ئەبێ ڕۆڵی من چی بێ ئەوەی من لێرە بە جەنابتێڵێم لەوێ بە زیاتر وتومە بە باشتر وتومە بە خاڵبەندیتر وتومە و هەموو ئەندامانی مەکتەب تەنفیزیش لەوێ دانیشتون پێم وتومە ئێمە بەڕاستی لێژنەیەکی خراپمانەیە و ممارەسەیەکی خراپی لێژنەی ئۆلۆمپی کوردستانەکەین و ڕێسا و یاسایەکی خراپمانێ بۆ بەڕێوەبردنی ئۆلۆمپیا و یەکێک لەو هۆکارانەی کە دەستگا بەرپرسیەکانی حکوومەت ڕێزی لێ ناگرن ئەوەیە کە ئەم لێژنەی ئۆلۆمپیا نەچۆتە سەر ڕێچکەی زانستی خۆی و نەمانتوانیوە ئێوە نەمانتوانیوە ئێمە نەمانتوانیوە کە ئەم لێژنەی ئۆلۆمپیا بکەینە لیژنەیەکی نیشتیمانی بکەینە لیژنەیە کە وەرزشکاران وەرزشوانان وەرزش بە خاوەنی خۆی بیزانێ دەنا ئێمە حکوومەت ناتوانێ ئاوەنە بۆ ماوەی 2 ساڵ و 3 ساڵ لیژنەیەکی گەورەیەکو لێژنەی ئۆلۆمپی فەرامۆشکە پشتگوێی بخە. زۆر باش مامەستا ئەی ئەندامانی ناو لیژنەکانی ئێستا بمانێ و نەمانەوێت لیژنەی ئۆلۆمپی کوردستان سەرۆکی هەیە جێگری هەیە ئەندامانی هەیە بەڵام لەزم نێمایە لێکی بەمەوانێ کە لیژنەی ئۆلۆمپی کوردستان ناوە بێت چالاکیە یەکێک لەو لەقانی کەسەر بە لیژنەی ئۆلۆمپی کوردستانە ینی هەموو دەستخۆشیەکانی لیژنەی ئۆلۆمپی هەموو چالاکیەکانی لیژنەی ئۆلۆمپی هەموو وەرزشی لیژنەی ئۆلۆمپی هەموو خۆشی و جوانەکانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان بۆ خۆی بردەکە ژێشێتی ناوەندی تۆپی کوردستانە من ینی لە هەج بابێکا بێ ئەمە مای دەستخۆشیەکە بینی چالاکیەک بەڕێوەچێکە بینی جۆش و خرۆشی هاندەران ئێستا دەبینین ینی ئەو دامرکردنەوەی دڵی هاندەران ئەو وەرزشەیە کە یەکێتی ناوەندی تۆپی کوردستانێکە ڕاستە لەقێکە کە سەر بە لیژنەی ئۆلۆمپی کوردستانە بەڵام لە کۆتاییە ئەمە گلەی وەرزشکارانی زیاد کردو بە تایبەتی ئەو وەرزشکارانەی کە توانا و چالاکیەکانیان پەیوەستن بە لیژنەی ئۆلۆمپی کوردستانەوەنی هەمووان چاویان لەوەیە کە بۆ چالاکی تۆپی پێ بەو شێوەیە کە هەر سەر بە لیژنەی ئۆلۆمپی کوردستانە بەڕێوە چێ لە کاتێکە ئەو وەرزشانەی ترپەچی کەوتوێ ینی یاریزانەکانی حەز و ئارەزویان خەریکە لە یاریەکانیان نامێنێ. من با هەستەکەم خۆت بڕێک بەشی وەڵامی خۆتدایەوە ئێمە هەمومان پێمان خۆشە تۆپی پێ نەک لە هەرێمی کوردستان نەک لە عێراق لە هەموو جیان تۆپی پێ کایەکی گرنگە کایەکی سەرەکیە و ئێمە هەرگیز هەرگیز نامانوێت تۆپی پێ لە وەستانە بێ لە شکستا بێ لە بەدوهاتچوونا بێ بەڵام بۆ خۆت بەشێکی وەڵامەکە دایەوە کە ئەگەر تاکڕەوی بکرێت لە یاریەک بە جیاوازی لە یاریەکانی تر وەردشکاران بەگشتی دژی ئەو حاڵەتە ئاوەستنەوە ئەم حاڵەتە ئەو شەخصانیەتەیە کە ئێمە باسیەکەیت ئەمە هۆکاری زۆری هەیە بەڕاستی هۆکارەکانی لەسەرەوە لە حکومەتەوە دێتە خوارەوە تاوکونێ وەزیرەکان تاوکونێ لێژنەی ئۆلۆمپی تا ئەو حیزبانەی کە فەرمانڕەوان لەم هەرێمی کوردستانە ئێمە بڵێن چی وەزیرێکی دارایی ئەی نازام چ سیفەتێکی بەمێ ئەمەنە کەسایەتی لاواز بێ سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی مخاتەبەی بکە جوابی نایەتەوە بەڵام کەسایەتێک لە حیزبێکی دیاریکرا و مخاتەبەی بکە پارەیەک ملیارێک دینار دەرخان کا بۆ یەکێتێکی دیاریکراوە یعنی ئەمە ئەو سیستمە سەخەتەیە کە ئێمە دەستمان تیای نییە بەڕاستی ئەبێ سەرۆکی حکومەت ئەبێ جێگیری سەرۆکی حکومەت ئەو وەزیری دارایی کە ئاگای لە ڕاضە نیە ئاگای لە وەردش نییە ئەبێ کە کاتێک ئەزانێ لێژنەیەکی گرنگی وەکو لێژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانەیە کە 32 یەکێتی وەرشی لە خۆگرێ ئەبێ بزانێت تۆپی پێ بەشێکە
بەشێکی سەرەکیە دانەبراوە لە لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان. ئەو یەکێتیە خۆی بخۆی ناتوانێت پارە پیاکە. ئەو یەکێتیە دەسەڵاتێک هەیە کە ئەو پارەی بۆ پیاکە. ئێمە ڕخنەمان لەو دەسەڵاتە هەیە کە ئەو یەکێتی زاڵ کردو بەسەر هەموو وەرزشی کوردستانە وای لێ کردووە کە ئۆلۆمپیش چێتە ژێر پرسیارەوە، یاریەکانی تش بچێتە ژێر پرسیارەوە و خودی یەکێتی تۆپی پێ بچێتە ژێر پرسیارەوە. ئەم حاڵەتە زۆر کاتوا ئەزانی کە باشی لێ ئەکەوێتەوە. ئێستا سەرۆکیەکێتی تۆپی پێ ئەوەی کە پشتگیریەکات ئەو کەساتی پشتگیرەکە و ئەزانێ خەڵک وەسفیەکات باشێکە نە ئەوە گەورەترین زەربە لە خۆی ئەدا لەو کەساتی ئەدا کە لە پشتی ئەوەی کێتیوەیە و ناشرینێکە و ناشایستەیەکە و قێزەونێکە لە ناو کۆمەلگەی کوردەواریە کە بۆچی دەنگێکی نەشاس کەسێکی نەشاس یەکێتێکی نەشاس لە ناو سیردوو یەکێتیا دروست بێ بۆچی ئەمە لە جیاواز لە هەموو یەکێتەکانی تر پارەی بۆ تەرخانەکرێ یەکێتەکانی تر ئەمە خۆی بۆ خۆی لە ئێستا لە ڕابردوو لە ئێستا لە داهاتوو گەورەترین شکست بۆ کەسایەتێنێ گەورەترین شکست بۆ یەکێتێنێ گەورەترین شکست و ناشرینی بۆ ئەو کەسانانێ کە لە پشتی ئەبێکێتەوە وهانێدەن. مامۆستا من لێرەیە پرسیارێکم بۆ دروستە بێ مەجبورم بە دوو دیوا پرسیارەکە بکەم. یەکەم ئەگەر بۆ نمونە ئایا خۆ سەپاندنی ئەو کەسەیە بەسەر تەواوی لیژنەی ئۆلۆمپیا کاتێکە خۆی ئەم هەوڵە داراییە و چالاکی یەکێتیەکەی بەو شێوە بۆ خۆی قۆڕق کردەوە بەڕێوەیە بە ئەمە بە دیوێگەم پرسیارە لە زاری قسەکەی جەنابەوە. ئەی بە دیوێکی تر ئەگەر منوەکو ڕۆژنامەنووسێ پرسم ئەی بۆچی لیژنەی ئۆلۆمپی کوردستان هێندەی ئەم کەسە توانای نییە هێندەی ئەم کەسە لێبڕاو نییە بۆی کە پارە بێنێتە ناو لیژنەی ئۆلۆمپی کوردستان و چالاکی وەرزشیەکان بەڕێوە بەر. من دڵنیا دەکەم ئەو کەسە نییە و پارەی پێیا بکە. لەگەڵ ڕێزی تەواوم بۆی من زەمیلمە هاوڕێمە ئەوە خۆشمەوێ و لەگەڵیشی حەزەکەم بە هەردوو دیوەکە ئێمە باس لە کارکردنەکەین باسی کارجێڕیەکەی ئەو کەسایەتیە نییە ئەو پارانە بۆ وەردشی بۆ یەکێتی تۆپی پێ دروست بکە و خۆشی بەرهەمێنی ئەو پارەیە نییە و خۆشی بەڵام لە کۆتای مامۆستا ئەیهێنێتە ناوێکێتێکە و کار و چالەکی ئەوەی کە لە پشتی ئەوەیە کە حیزبێکی دەسەڵاتدارە کە کەسایەتێکی بنەماڵە و دەسەڵاتدارە ئەوە ئەو کەسەیە کە پشتگیری لەو کەساکە بێنێتە ناوە. من پرسیارێ لە جەنابەت و لە تەواوی بینەران و لەو کەسەژەکەم هەر ئەو کەسە ئەمینداری دارایی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانە. چێ بەرپرسە لە هێنانی پارە بۆ لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان؟ ئەمینداری دارایی بەرپرسیەکەمە لە هێنانی پارە بۆ لیژنەی ئۆلۆمپی کوردستان. کەواتە ئێمە لێرە ڕوبەڕووی دوو پرسیارە بینەوە. یەکەمیان ئایا ئەو حیزبە ئەو کەسایەتی لە پشتی ئەو کەسەیە و گەورەی ئەکات و پارەی ئااتێ ئیشی تری پێێتی غیری ڕاضە فعلەن ئەیبینن ئیشی تری پێێتی غیری ڕاضە یعنی هەستەکەین ئیشی تری پێێتی غیری ڕاضە ینی منۆکو ڕۆژنامەنووسی ئەوم لا دروست بووە وەکو چاودێرێکی وەرزشی ئەوم لا دروست بووە ئەم کەسە کە پشتگیریەکرێ و پارەی ئەدرێتێ لە پارەی حکومەت بۆ شتیتر ئەو پارەیە بەکارێنێ بەڕاستی. ئەمە یەکەم. دووهەمیان ئەو کەسە بۆچی ئەتوانێت مەبەستێتی بۆ یەکێتەکەی خۆی دروستیەکە هەڵبەتە مەبەستی نیە بۆ ئۆلۆمپی دروست بکە هەڵبەستە مەبەستێتی شکست بێنێ بە ئۆلۆمپی بۆیە بە ئۆلۆمپی پای ناکە. کەواتە هەردوو پرسیارەکە ڕوبەڕووی ئەو جێتا بێتەوە کە دەمی و کەساکەن و ڕوبەڕووی ئێمە نابێتەوە. ئێمە مامۆستا سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی کوردستان بەدەسەڵاتترە یا سەرۆکیێتی ناوەندی تۆپی کوردستان؟ وەکو سیستم وەکو قانون وەکو یاسا سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی بەرپرسی هەموو وەرزشە لە هەرێمی کوردستان. ئەی ڕۆڵی چییە؟ ئەبێت هیچ کارێکی دارایی هیچ کارێکی کارگێڕی نەکرێ بەبێ ڕەزامەندی سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان. بەڵام من پێ دەڵێم سیستمە سەختەکە وایە وەزیرێک کە کەسایەتی لاواز و نزمە لە وەزارەتێ دانیشتۆ پارەی بەدەسە سەرۆکی ئۆلۆمپی مخاتەبەیەکە جوابی ناداتەوە و ئەو کەسەش کە لە یەکێتی توپی پێ مخاتەبەیەکە جوابی ناداتەوە بەڵام کەسێک لە دەرەوە تەلەفۆنی بۆکە وەڵامی ئەداتەوە پارەی بۆ تەرخانەکە. کەواتە ئێمە سەقەت نین. ئەو سیستمە سەقەتەیە کە لە هەرێمی کوردستان پێڕەوەکرێ مەبەستیانە من وا هەستەکەم یان ئیشیان بەو یەکێتی بۆ کەسایەتیەیە کە پارەیە دەنێ ئیشی تری پێکەن یان ئەوە تا مەبەستیانە لیژنەی ئۆلۆمپی کوردستان نەمێنێەوە ڕاضە بوەستێ لە هەرێمی کوردستان یان ئەو سیراعەیە کە ئەوان ئەیکەن مادەمێکێکی تۆ پێ لای ئەوانە ئۆلۆمپی لای ئەوانە ئەو زائیف بێ ئەو بەقوت بێ یعنی ئەمانە هەمووی تەحلیلن هەمووی وەڵامی بەڕاستی. ئەوەی کە ئێستا باسمان کرد ینی هەم بەرچاوڕوونیە بوو هەمیش
بۆ ئەو بینەرانەی کە هەیە بۆ ئەو کەسانی کە دەپرسن لەوەی بۆ وەرزشکارانەی کە دەپرسن بۆ چالاکیەکانی لێژنەوەی ئۆڵۆمپی نییە ئەمە بەرچاوڕوونیەک بوو بۆ ئەوان بەس ئەگەر من بەڕێزت وەکو ئێستا وەکو کەسێک لە لێم لێژنەوەی ئۆڵۆمپی کوردستانە بدوێنم تاکەی وەرزش بەم شێوەیە ئەگەر هەیە بەردەوام بێت تاکەی چانسی چاکبوون هەیە چانسی ئەو وەرزشکارانە هەیە کە بگەڕێنەوە سەر ڕێچکەی پێشویان و کار و چالاکیەکانیان ئەنجام بدرێتەوە ینی من دوورتان نزیک ئەوەش بپرسم ینی ڕاستە بەڕێز مامۆستا سەلاح کەریم حەمەکەریم لە کاتی سەردەمی خۆشیان من ینی بەڕەحمەت بێ زۆر گلەی یەکرا بەوەی کە بەڕێز مامۆستا ینی دوورتان نزیک کارەکان ناچێ بەڕێوە بەس من ئەوەی کە تێبینیم کردەوەی تەجروبەم بوو ینی بەجددی لە بوونی ئەوە سەرڕای قەیرانی دارایش بەڵام کۆمەڵە شت ئەبینرا کە مای دڵخۆشی بوون بەڵام ئێستا لە غیابی بەڕێز مامۆستا سەلاح کە وفاتی کردووە یعنی چالاکیەکان بە تەواوی پەچی کەوتووە بێگومان ئێمە ناچینە سەر کەسایەتی مامۆستا سەلاح کە کەسایەتێکی گەورە بوو لە سەردەمی و پارەیەکی زۆر زۆر هەبوو بەڕاستی من بەبەستم لە ئەواخیرەکەی بڕێ پارە هاو بۆ لیژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان ئەو ماوەی 2 ساڵ 3 ساڵە 2 ساڵە بە تایبەتی ئەم ساڵی ئەخیر هەر موچە نەدرا بە ئۆڵۆمپی پارە نەدا بە ئۆڵۆمپی بەڵام من لەگەڵ ئەوە مەسەلە پارەکە نییە لێرە من لەگەڵ ئەوام کە سیستمی بەڕێوەبرنی ئۆڵۆمپی سیستمێکی ئەکادمی و زانستیانە و باش نییە بەڕاستی یعنی لە کاتێکا پارەیەکی خەیاڵیان بووە نەیانزانیوە چیان لێ کردووە ئێستا کە پارەیان نییە نازانن چی بکەن یعنی ئێمە ئەوە ئەڵێن پارەش وەرگیراوە مەسەلەن دەرخستەی ئەبێ بۆ بکرێ من لەگەڵەوە نیم حکومەت بە بەلاش پارە با بەڕیازە بە هیچ شێوەیە ئێستاش لەگەڵەوە نیم بودجەی ئۆڵۆمپی بخرێتەوە ئۆڵۆمپی تاوکنێ چاودێرێکی دارایی باشی بۆدان نەدرێت ئەبێ پارە نەدرێ بەڕیازە بە هیچ جێتێ ئەگەر چاودێرێکی دارایی بۆدان نەدرێت لێپرسینەوە لە خەرجکردنی ئەو پارەیە نەکرێت بۆی بۆ شخصیت بۆ کەسایەتی بۆ شتی شخصی بەکارنێدێ بۆ شتی حیزبی بەکارنێنێ بەڵکو هەموو پارەکە زۆرینەی پارەکە بچێتە ناو یاریگاکان و لە خزمەتی یاری وەرزشکارانە بێ من هەتا پێ دەڵێم هەتا ئەم ئەقڵێتە حکومەت بەرێ بەڕێوە هەتا ئەم حیزبانە ئاوا بیرکەنەوە لە وەرزش هەتا وەرزش ببێتە بابەتێک بۆ یەکلاکردنەوەی دەنگدان و بۆ یەکلاکردنەوەی حیزبایەتی و بۆ یەکلاکردنەوەی ناوچەی دەسەڵات هەتا ئەم ئەقڵێتە بەو شێوە بێ وەرزش لە هەرێمی کوردستان بەی شوێ باشەوە مامۆستا هەمووی ینی لە ڕێی وەرزشەوانێ حملەی ئینتیخابی لە ڕێی وەرزشەوە دەست پێیەکە ینی دەبینینەوە ئێستش ئەو کۆمەڵە کار و چالاکیانەی و حیزبە سیاسی نوێیانی دروستە بن ئەوانیش هەر خۆیان هەڵاوەتە سەر وەرزشەکە کێشەکە لەوە چونکە وەرزش لای گەنج خۆشەویستە لای خەڵک خۆشەویستە هەمووی لە وەرزش شەوانێ و لەو نێوەندەشتا بەداخەوە وەرزش بۆتە قوربانی دواتر قسەیەکی زیاتر لەسەرەوەکەین لە کاتی لابردنی ئابلوقەی وەرزشی سەریارگاکانی عێراق جارێکتر دەگەڕێمەوە سەرتەوەرە لیژنەی ئۆڵۆمپی بەس ئێستا دەمێت سەرنجی بینەران بۆ ڕاپکێشم کە مامۆستا زانا قادر وەکو ڕۆژنامەنووسی وەرزشی پێشتر لە مۆندیالی 2014 وڵاتی بەرازیل ئامادەگیە بۆ من حەز دەکەم لەم بەرنمەیەدا باسێک لە چۆنێتی معنی مۆندیالی ڕووسیا بکەین لە ئامادەکاری هەڵبژاردەکان بە تایبەتیش کۆمەڵی کێشەی سیاسی ئێستا ڕوویاوە لە سەربەڕێوەچوونی مۆندیالی ڕووسیا حەز دەکەم لەم تەوەرەدا گفتوگۆیەکی جدی لەسەر بکەین بینەرانی خۆشەویستیش دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کێتە سەر شاشە هەچ پرسیارێکیانە بوو سەبارەت بە مۆندیالی ڕووسیا بە یاخودکار و چالاکیەکانی لیژنەی ئۆڵۆمپی بێ پەیوەندیمان پێوە بکەن و چەند خولەکێک لەگەڵمان لابن لە کاتی بەرنامەکە مامۆستا دەمێدەوە بپرسم سەرەتا وەکو ئەو کێشە سیاسیانەی کە ئێستا ڕوبەڕووی ڕووسیا بۆ تۆ لە کاتی میوانداریکردنی مۆندیالە دواتر دەچمە سەرەوەی مۆندیالی بەرازیل و ئەو بارودۆخەنێ و خۆیانەی کە لە نێو مۆندیالەکانە ڕۆیان بە تایبەتی کۆمەڵی کێشەکە و کات جەنابیشت بەڕێزە لە ساڵی 2014 ئاماژە و بە ئەو کێشانە کرد بەس ئەستا بۆ نمونە ئەگەر ئێمە باسی کێشە سیاسیەکانی ڕووسیاکەین بینیمان ڕووسیا شەرەفی میوانداریکردنی مۆندیالی بردو ئێستا ئامادەکاریی باشی کردووە بۆ میوانداریکردنی یارەکانی مۆندیال یعنی جامیکی شوەرەکانی بە شێوەیەکی باش لە وڵاتی ڕووسیا ساڵی ڕابردوو بەڕێوەچوو ئێستا کۆمەڵی کێشەی سیاسی ڕوبەڕووی وڵاتە بێتەوە لە دیارترینیان ئەم کێشە سیاسیە کە بەریتانیا بڵین ڕوبەڕووی ڕووسیای کردوتانێ پێ دوایە ئایا وڵاتانی ئەوروپا وڵاتانی جیان ڕقەبەرایەتی ڕووسیا بکەن لە بەڕێوەچوونی مۆندیال لەگەڵ هەمان کاتا دەپرسم کاریگەریەکانی ئەمە چییە بێ لەسەر مۆندیالەکە ڕۆژی ئارامی و مۆندیالە بێگومان
مۆندیالی بەرازیل جیاوازە بێت لە مۆندیالی رووسیا. ئێمە لەگەڵەوەی بەشداریمان کرد لە مۆندیالی بەرازیل بەشداریشمان کرد لە کاسی قارات بە شێوەیەکی فەرمی و لەوێش بووین لە رووسیا بووین ساڵی پار. رووسیا کۆمەڵی کێشەی هەیە بەڕاستی. کێشەکان یەکێک لە کێشە گەورەکان کە ئەبێت چارەسەری بکەوم لە کاتی خۆشی ساڵی پار ئاماژەم پێکرد ئەوەیە کە رووسیا وڵاتێکی پۆلیسیە. ئەم وڵاتە پۆلیسیە و ئەو تەشدیداتە ئەمنی و عسکەریی کە ئەو هەیەتی بە خەڵکی ئەوروپی قبوڵ ناکرێت. بۆیە لە جامی کیشوەرەکانیشا کەمترین هاندەری ئەوروپی هاتبوونە ناو رووسیاوە. یەکێک لە مخاتەبەکانی ئەوەیە کە زۆربیری داوای نەکرد کە ئەو تیش تەشدیداتە هاتوچۆ و پێکردن و مانەوەیە کەم کرێتەوە کەس کرێ و کەم بکرێ بۆی هاندەر بێ بتوانێت بێتە ناوە. یەکێکتر لە کێشەکانەوەیە کە مەجموعەیە دەستگای ڕاگەاندنی گەورەی نێودەوڵەتی و ئەوروپی و ئەمریکی بە تایبەتی بایکۆتی کاسی قاراتیان کرد. بۆچی؟ چونکە ئەو پامەی کە بۆ ئێمە هات ئێمە و کاتە بە ڕسمی بەشداریمان کرد لە جامی کیشوەرەکان تەحجیمی ڕاگەاندنەکانەکە ئەڵێ بەس بۆی هەیە لەو شارانە تەختێ بکە کە یاریەکانی تایە و لەو شارانەژە بێ بەس تەختەی ڕوودا و وەرزشەکان بکە بۆی نییە تەختەی هیچ ڕووداوێکی ترکە. ئەمەش بە ڕۆژنامەنووسی ئەوروپی زۆری لەسەر بە ڕۆژنامەنووسی ئەوروپی ئەم شانە قبوڵ ناکرێت. لە ئوتێلە کۆچی بە ئوتێلێکی تر ئەبێ ڕەچەتەکەی ئەو ئوتێلەت پێ بێ ئەنج بچیتە ئوتێلێکی تر. ئەم شتانە ئەوروپی عەقڵێتی ئەوروپی سیستمی ئازادی و تاکڕەهایی ئەوروپی ئەم شتانەی پێ قبوڵ ناکرێت. وەلەو لە ئاخیریشەوە تۆژە تەخفیزاتی کردوە ئەو تەشدیداتی کەم کردەوە بەڵام لە مۆندیالە بەڕاستی ئەبێ هەوڵێکی زیاتر بدات تاوەکوونێ رووسیا بتوانێت هاندەرێکی زیاتر و زۆرتر و باشتر پەلکێشکا بۆ مۆندیالی رووسیا. زۆر باشەوە مەسا قسەی زیاتری لەسەرەکەم بەس بە کۆمەڵێک پەیوەندی وەرگرمی هاوڕێیانمان کە پەیوەندیان کردو سەرەتاش پێم وابێ کاک محەممەد لە سلێمانیەوە وەرەگرین. ئەلو ئەم کاتەتا باش هەموو کاتێکە باش. کاک محەممەد گیان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم خۆشیکردنەوە جوانەش. زۆر سپاس. فەرموو کاک محەممەد ئەگەر پرسیارێک قسەیەکە دەبێت. بەڵێ پرسیارێک مەبوو سەبارەت بە ئەرجەنتین لە مۆندیالە یعنی وەکو هەموومان بینەر بووین ئەرجەنتین بە سەرکردایەتی میسی پشکی شێری بەرەکەوت کە گەشتە مۆندیال. ئەمە پرسیارەکەم لە مامۆساەوە بێ ئەرجەنتین بەبێ میسی ئەو بژاردەیەکە کێبڕکی نازانێ مۆندیال کات. باش دەست خۆش زۆر سپاس دەست خۆش مامەساوە کاتە بێ گفتوگوێ بکەین کە لە دەرەوەی بەرنامەکە بێ بۆ پرسیارەیان گەر پەیوەندی تر ئامادە بێ کاک ڕەمەزان وەرەگرین لە کەرکووکەوە. کاک ڕەمەزان بەڵێ فەرموو. ئەم کاتۆ باش کاک محەممەد. هەموو کاتێکە باش کاک ڕەمەزان گیان فەرموو. ڕێزی دەستخۆشتان لێگەم بۆ بەرنامە جوانە دوای سەرکەوتنت بۆ دەخوازم. زۆر سپاس. فەرموو. پرسیارێکم لە مامۆسا ئایا دەربارەی باسی مۆندیال مۆندیالی 2014 و 2018 بەڵێ لایەنی وەرزشەکە زاڵترە بەسەریان لایەنی سیاسی بەسەر مۆندیالە. دەستی خۆش بێ زۆر باشە. زۆر سپاس بەڕێزی. دەست خۆش کاک ڕەمەزان گیان. مامۆستا ئەوەی پرسیاری یەکەم دواتر جوابێنەوە پەیوەندەکەی کاک محەممەد بەڵام دوورتان نزیک حەزەکەم تەفاسیلی زیاتر بەو پرسیارە بدەی کە ئایا لایەنی وەرزشی زاڵترە بەسەر یاریەکانی مۆندیالە خود لایەنی سیاسی. خۆی لایەنە وەرزشەکەیە خۆی وەرزش کایە کە جا نابێتەوە لە سیاست جا نابێتەوە لە سیستمی بەڕێوەبردنی وڵات. ئەو وڵاتەی کە ئێوە میوانداری مۆندیالکە بابەتەکە هەر وەرزش نییە بابەتەکە سیاسیە کە ئێوێ پێگەی ئەو دەسەڵاتە بە قووەتترکە زیاتر خۆی بناسیێنێ بابەتەکە کایەکی گەشتیاریە بابەتەکە کایەکی ئابووریە بابەتەکە کایەکی کۆمەڵایەتیە یعنی کۆمەڵێک کایی زۆر زۆر هەیە لە میوانداریکردنی مۆندیال ناکرێت بڵێ مۆندیال تەنها کایەکی وەرزشیە نەخێر وەرزشی نییە بەڵکو کایە سیاسەکەشی تێکەڵاوە لە کێشەی مۆندیالی بەرازیل جیاوازیەکەی لەگەڵ کێشە سیاسەکانی رووسیا چی بوو کێشە سیاسەکانی مۆندیال
مۆندیالی بەرازیل لەوێش کە ئێمە چوین مزاهرە هەبوو خۆپیشاندان هەبوو ئەمە لەوێ فەقیری هەبوو خەڵکە فەقیرەکە پیان قورس بوو کە دەوڵەت ئەوە نە ملیار دۆلار سەرفەکە بۆ میوانداریکردنی لە کاتێکا شعبەکەی خۆی برسیە یعنی کێشەکان ناوخۆیی بوون لەگەڵ بەرازیلا کێشە سیاسەکان بەڵام ئێستا لە رووسیا کێشە سیاسەکان دەرەشین یعنی ئێستا رووسیا کێشی ناوخۆی نییە خەڵکێ بێتە سەجادە و خۆپیشاندانکە بەڵکو بە پێچەوانەوە ملەتی ڕووسی هەمویان میوانداری مۆندیالەکە بەڵام کێشەکانی زیاتر سیاسی دەرەشین مەسەلەن کێشەی هەیە لەگەڵ بەریتانیا لەگەڵ ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکا کێشەی هەیە کە لەوانەیە پیان خۆش نەبێ مۆندیالێکی سەرکەوتوو بەرێ مولەخەص لایانی سیاسی زاڵترە بەسەر وەرزشێکەیە بۆ سیاسەکە من پێ دەڵێم ئەڵێم کایەیەکە مۆندیال جا نابێتەوە یعنی ناتوانانی بڵێ بەڵام بۆ خۆی کایەیەکی وەرزشی گەورەیە کە تەواوی چالاکی وەرزشەکان لەو فتریا ڕائەگیرێن تەنها و تەنها مۆندیال لەو فتریا هیچ چالاکی وەرزشیتر ناڕوا بڕێەوە کاکشاد وەرەگرم لە سلێمانیەوە بەڵێ کاکشاد مەداخەوە پێما بە پەیوەندێکی لەسەر هێڵنەما ئەگەر ئەو پرسیارەی کە کردی بەبێ بوونی میسی و ئەرجەنتین لە مۆندیالە حەزیان بە بەلایانی ڕۆژنامەنووسەکە هەرچەنە دوورتان نزیک تۆ خۆت حەزت بەو بوارە نییە بەڵام پێ دوایە ڕۆڵی ئەرجەنتین بەبێ میسی چیە لە مۆندیال هەموو وڵاتەکان تەمەن هەموو کەسایەتەکان ئەمڕۆ محەلیلێکی بەرازیلی قسەیەکی جوانی کرد هەر ئەچێتە ئەو بابەوە یعنی ئەڵێ ئەگەر بەرازیل بەبێ نەیمار بەشداری بکە لە کاسی مۆندیال چی ڕوەدا وتی بەرازیل ئەوەندەی ئەستێرەتیایە ئەگەر نەتوانێ وەکو ئەو ئەتوانێ شتێک لەو کەمتر شوێنە بگرێتەوە میسی یەکێکە لە یاریزانە زۆر تایبەتەکان لە بواری تۆپی پێ لە جیانە ئەم کەسایەتیە لە هەر قارەمانێتیەکا بێ لە هەر بتوولەیەکا بێ جوانیەک شایستەیەک تام و چێژێکی تایبەت ئەیە بۆ پاڵەوانێتیە بە ئەو پەیوەندی وەرگرمەوە کاکشاد وەرەگرم لە سلێمانی کاکشاد بەڵێ فەرموو باشی بەڕێز سەرچاوم کاگەشاد فەرموو دەستان خۆش بێ و دەستخۆشی بەنامەکەتان لێکم زۆر سپاس براکەم وەڵایی من وەکو ڕەخنەیەگەن شتێکتان پێ بڵم قسەیەکتان پێ موسە بەرنامەکە ئێوە جاری وایە و کساوی نمونە و مامۆسەردانەکە لێرەیە یعنی ئەو کاتی کە دایانێ زۆر کەمە وەکو کاتی بەرنامەکەتان کەمە یعنی کاتی بەرنامەکە کە لە 5 خولەک تا 50 دقیقە بەڕێوە چێ کاتەکە زۆر کەمە یعنی مۆسایشتی زۆر زیاتری پێ کە پێ مابلۆ زانیاری زیاتر با پێ بڵێ بەڵام ئێوە کاتەکەتان زۆر کەمە زۆر باشە دەستە خۆش بێ هەرا مندا خۆش بێ و سەرکەوتوو زۆر سپاس دەستە خۆش ئەوەشیان بە پەیوەندێکی کاکشات نازانم 55 کاتی 5 خولەک بۆ 50 خولەک ڕۆڵی جەنابیش بێگومان لای ئەمەش کەسێکی بە نرخی بۆیە ئەمەش کاتی دانیشتن بەرنامەیەک دادەنین درێژە بۆ بابەتەی میسی و ئەو شیکردنەوەی بدەیت من تەسەورەکەم هەموو هەڵبژاردەکان لە مۆندیالی لە هەموو مۆندیالێکە لە هەموو بتوولێک بە تایبەتی مۆندیال خەونی یاریزانانە خەونی یاریزانان و هەڵبژاردەکانە ئێستا ژێکێ لەو ڕخنانەی کە لەسەر هەنێ ئەستێرە هەیە ئەوەیە کە نەیتوانێ مۆندیال دەستە بەرکە و یەکێک لەو خەفەتانەی کە زۆرێک لە ئەستێرەکان هەیەە ئەگەر ژیانیان بخەنی تۆیا کە چاوپێکەوتیان لەگەڵاکەن ئەڵێ کە من نەمتوانیوە مۆندیال بەدەست بێنم کەواتە مۆندیال خەونی یاریزانانە خەونی هەڵبژاردەکانە هەر یاریزانێن لە توانایە بێ بتوانێت بەشداری بکە بە دڵنیایی پێدەڵێن بەشداریەکە یعنی وەکو پاڵەوانێتی ترنیە زۆر جار ئەستێرەکان بەشداری پاڵەوانێتی وڵاتانی خۆیان ناکەن چکە گران بەهاتر ئەکەون لە یانەکانیان بەڵام من دڵنیا دەکەم هیچ ئەستێرەیەک ئاوات ناخوازێت کە بەشداری مۆندیال نەکە چونکە بۆ کەسایەتی خۆی و بۆ مێژووی خۆی باش نییە ینی تۆ لەگەڵ ئەو ڕائەیە کە بوونی میسی زەرورە بۆ ئەرجەنتین بە تایبەتی لە مۆندیالە زەرورە بۆ پاڵەوانێتەکە زەرورە بۆ هاندەران بۆ هەموو بۆ جوانی وەرزش زەرورە بۆ جوانی بگاتەوە بە ئەرجەنتین پەیوەندێکی تر وەرەگرین بەڵێ فەرموو کاک جەباری وەرەگرین بەڵێ فەرموو هەموو کاتێکە باش زۆر سپاس برام بە خێرات میوانە بەڕێزەکەتانەکەم زۆر سپاس هەرەوەمە بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بە سەرکەوتوو
زۆر سپاس بۆ بەڕێزیش. تاوانەوە کاگە محەممەد کە یەکەم پەیوەندی و باسیەوەی کرد کە ببێ میسی ئایا ئەرجنتین لە مۆندیالە بارودۆخی چۆنەوە مامەساژ ئاماژەی بۆ خاڵەیە بە دڵنیاییەوە بوونی ئەستێرەکان و بوونی کەسانی و میسی تەنانەت بۆ پاڵەوانیتەکەش گرنگن نەک بۆ هەمووان دەزانین کە یەکێک لە چەکە هەرە بەهێزەکانی ئەرجنتین کە وەکو پاڵێورا و ناوی ئەهێنرێ لە بردنەوەی نازناوی مۆندیالە بە دڵنیاییەوە بوونی میسیە. مامەسا ئەگەر بگەڕێمەوە سەر باسکردن لە مۆندیال، یعنی تۆ باسێکی لە تەجروبەی خۆ بکەم هەم لە ئامادەبوونی لە مۆندیالی رووسیا هەم ئامادەبوونی لە جامی کیشوەرەکانە. یعنی وە باسی کرد لە ڕووی سیاسیەوە تایبەتمەندیانە بوونیانەیە لە ڕووی تەخفیزات و بەم شێوە، بەڵام لە کۆتاییە مۆندیال یعنی هەرچێکی گەورەیە. بە تایبەتی ئێستا دەنگۆیەوە هەیە کە ئینگلتەرا بکشێتەوە لە یارەکانی مۆندیالانی بەریتانیا پاشەکشە بکە لە سەر ئەو کێشە سیاسی کە ڕوبەڕووی بۆتەوانەیە. ڕاستە تاسەیەکی فەرمی ڕووی نایەوە، بەڵام ئێمە لە مۆندیالەکانی ڕابردوو من بە تەجروبەی سیرکردنی خۆم هەڕەشەیەکی لەو شێوەیەم نەبینیەوە. تەنانەت مۆندیالی 2014 ومان دەزانین بەرازیل و ئەرجنتین دایم عداواتێکیان لە بینە بووە، تەنانەت دەو شتەش نەبیستراوە. تا چەند ئەگەر هەیە ئەمە ڕوو بدا و تا چەند ئەگەر ئێمە لە خۆشیەکانی مۆندیال کوژێ. بێگومان زۆر کەس ئەو پرسیارەکە من حەزەکەم بە وازحی کاتی خۆی کۆن لە جەنگی ساردی نێوان ئەمریکا و ئیتیحادی سۆڤێتێتی سۆڤێتی ئەو کاتە هەنێ پاشەکشێ هەبووە بەڕاستی لە ئۆلۆمپی لە ئین، بەڵام من دڵنیا دەکەم لە ئێستاە هیچ هەڵبژاردەیە پاشەکشە ناکە. ئەو تهدیدەی کە بەریتانیا ئەوروپیەکان تهدیدی پێکەن مقاتعەی دیبلۆماسیە، مقاتعەی وەردشی نییە. یعنی ئەمان تیمەکانیان ئەنێرن بەڵام چی نانێرن؟ وەفدی دیبلۆماسی نانێرن، چونکە ئەم تیمانە کە بەشداریەکەن خۆیان بەشداری ناکەن، بەڵکو لە دەوڵەتەوە خەڵکە ڕوا و لە ئیدارەکانیان ئەڕۆن لە کارژێڕەکانیان عەدەدێکی زۆر ئەڕۆن بەشداریەکەن لە مۆندیالە. بۆیە ئێستا تهدیدەکە بە مقاتعەی ینی دابڕانی بایکۆتکردنی دیبلۆماسیە نەک بە بایکۆتکردنی فرەقی. ئەینا رووسیا فرقەی خۆیان نێرێ، بەریتانیا فرقەی خۆیان نێرێ و هەموو وڵاتان ممکن نییە ئینسیحاب بکەن لە مۆندیال، چونکە خەون و هیوا و ئاواتی میلەتەکانیانە پێش هەڵبژاردەکەیان پێش یاریزانەکانیان. بۆیە من دڵنیا دەکەم کە مقاتعەی ناکەن ئەگەر بکرێ مقاتعەی دیبلۆماسی و ئیداری و کارژێڕیەکرێت. زۆر باشە مامۆستا. ئەگەر ینی کۆتا پرسیارم کەم لەسەر بوونی مۆندیالی رووسیا و یاخود ئەو کەسانی کە بیانە ئامادە بن، تۆ باست لەوە کرد کە لە ڕێی فیفاوە، ینی لە ڕێ ئەو نێرداوانێک فیفا کە ئەو بەشداریتان کردە لەو مۆندیالە ئامادە بن، تا چەند ئەوەی هەیە کە کەسێک حەز و ئارەزووی هەبێ لەو مۆندیالە ئامادە ئەتوانێت بێ. بێگومان پرسیاری کۆمەڵێک بینەرە. وەکو ڕاگەیانکاری وەرزشی ئێمە من بۆ خۆم یەکەم کەسم لەسەر ئاسی عێراق کە ئیتیحادی عێراقی وشیار کردەوە لەوەی کە عێراق وەکو وڵات سێ کۆدی هەیە لەلایەن پیپاوە بۆی هەیە ئەو کۆدانە داوا بکە ڕۆژنامەنووس پێی بەشداری بکە. 2014 کۆدێک پێم وتم ئێوە سێ کۆتانەیە نەیان نەزانی بەڕاستی کۆدێکیاندان بە من کە بەشداریم پێکرد و کۆتا پەیوەندی وەرەگرم و دواتر دەرفەتی جەنابم کاکاروان وەرەگرم لە سلێمانی وەکو کۆتا پەیوەندی. بەڵێ کاکاروان ئەم کاتە باشکار هەمووجان هەموو کاتێکە باش کاکاروان. زۆر سپاس بەخێراتی مامۆستا زاناکەین. سپاس دەکەم. وەڵی من یەک پێشنیارم بۆ مامۆستا زانا هەیە ئەمە دۆستانی سلێمانی بەڕاستی داوا لەو بەڕێزاکەین کە کەسێکی دەستڕۆشتۆ لە ناو وەرزشی سلێمانیا کار بەلا مەرکەزێت بکەن لە بواری وەرزشا بۆ شارە بەڕاستی سلێمانی لە زۆر ڕۆ دواکەوتۆ لە وەرزشا هەر سەیری ئاسییانەکان کە لە تۆپی پێ و لە یاریەکانی تری شار ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوەیە ببوورە ئێوە باسی مۆندیالی رووسیاکەن بەڵام ئەمەمی کۆی وەرزشکارانی سلێمانیە بەڕاستی بۆیە بێ لیژنەی ئۆڵۆمپیلەکی سلێمانی بیر لە بەلا مەرکەزێت بکاتەوە بەڕاستی چ لە ڕووی دارایی چ لە ڕووی کاژێڕیەوە چیتر چیان لە هەولێر نەبێت چونکە بەڕاستی وەرزش لە هەولێرە ئیش بۆ خۆیەکە ئیش بۆ حیزبێتەکە بۆیە داوا لە مامۆستا زانای بەڕێزەکەم وەک ئەندامێکی لیژنەی تەرفیزی ئۆڵۆمپی لە پارێزگای سلێمانی لە بواری لامەرکەزی وەرزشا کارکەن. زۆر سپاس. زۆر سپاس کاکاروان جان، سپاس بۆ پرسیارەکان بۆ پێشنیازەکەش دوایەوەش قسە لەگەڵ مامۆستا زانایەکەین وەکو کۆتاش لەسەر مۆندیال. ئەوەی کە وەکو ڕاگەیانکار بێ ئەم ساڵ ئێمە مخاتەبەی من بۆ خۆم شخصیوم ئیتیحادی عێراقی ئەو سێ کۆدەیەوە بە سێ ڕۆژنامەنووسی عەرەب لەسەر ئاسی عێراق هیچ کەسێ بە فەرمی بەشداری ناکە
لە مۆندیال وەکو ڕۆژنامە نووس ڕاگەیاندکار ئیلا ئەو سێ عەرەبە نەبێت کە یەکێتی تۆپی پێ عێراقی کۆ دیاو نەتێ ماعەدا ئەوە هەر هاوڵاتیەک هەر ڕۆژنامە نووسێک ناتوانێت وەکو ڕۆژنامە نووس بەشداری بکە بەڵام ئەتوانێت وەکو هاوڵاتی ئێستا رووسیا ئالیەتێکی زۆر باش و سادەی دروست کردووە ئەویش ئەوەیە بلیتێکە کڕی یعنی بلیتێک هەر هاوڵاتیە بتوانێت بلیتێ بکڕێ من نەسیحەتیان نەکەم ئەگەر یانوێ هەر بۆ سیاحەت بچن ئەتوانن بلیتێکی یاریەکی لاواز بکڕن ئەنی چکە بلیتی یاریە بەهێزەکان زۆر گرانە ئەتوانن بلیتی یاریەکی لاواز یا لە ڕێ ئینتەرنێتەوە بکڕنیان لە هەڕێ هەنێک کۆمپانیا هەیە بەڵام هەنێکیان هەڵخەڵەتێنن بەڕاستی لە سایتی فیفا شوێنێک هەیە بۆ فرۆشتنی بلیت ئەتوانێت بلیتێ بکڕێت لە ڕێی ڤیزەکارتەوە ئەو بلیتەی کڕی ئەبێتە ڤیزە بۆی بۆ بەشداریکردن لە رووسیا ئەو بلیتەی کڕێ ئەچێتە قونسوڵێتی رووسیا لە هەولێر لەیەوە ڤیزەی بۆ لێن بۆ ماوەی مانگێک لە پاسپۆرتەکەی ئەتوانێت بۆ بلیتە وەکو داوەرنامەیە وایە وەکو ڤیزەی وایە پێچێتە رووسیا و بەشداری ئەو یاریەشەکە و ئەتوانێت لەوێ بلیت هەرزانترە ئەتوانێت بلیتی یاری خۆشەکان و قورسەکان لەوێ بە هەرزانتر دەستێکەوێ ئەتوانێت لێ بلیت بکڕێ بۆ ئەو یاریانی کە خۆی حەزی لێوە بەشداری تیا بکەن زۆر باشە مامۆستا ئەگەر بچمە سەر قسەکەی کاکاروان ئەو پرسیارەی ئەو پێشنیازەی کردی یعنی جەنابەت وەکو کەسێکی دیار لە نێوەرزشی کوردستان وەکو کەسێک کە لەگەڵ کەسە خاوەن پۆستە وەرزشیەکانی سلێمانی بە تایبەتی و کوردستانیش ینی جەنابەت قسەت هەیە ئایا تا چەند سلێمانی ئەتوانێ ئەمە جێبەجێ بکە و پێشنیازی کاکاروان کردی بۆ سیستمی لامەرکەزیەت لە بە تایبەتی لە لیژنی ئۆلۆمپی کوردستان ئێمە من تەمەنا ناکەم وەرزش لا مەرکەزی بێ بەڕاستی بەڵام ئەوەیەکێکە لەو باسی کە من پێشەکی پێم وتی لە بۆ بەرنامەکە ئاشکرام کرد ئەو تاکڕەویە هەموو تاکڕەویەک ڕەتفعلێکی خراپیە بێ بەڕاستی لەلایەن خەڵکانی ترەوە ئێستا کاکاروان وەکو ناچاری باسیەوە بەڵێ منیش پێ دەڵێم ناچارین بۆی کامە کاکە محەممەدجان بینەرانی بەڕێز ئەوەی کە گوێی لێمە بەرپرسانی حکومی وەردشی هەموو زەخکردنەوەیەکی کەسێک دژایەتێکی زۆرتر بۆ ئەو کەسە و لایەنە دروستەکە کە زەخیان کردوتەوە ئەمە سیستمێکی سایکۆلۆژی ئینسانە تۆ ئەگەر حیزبێکی ئەگەر کەسایەتێکی ئەگەر دەوڵەتێکی ئەتەوێ خزمەتکەی ئەتەوێ خەڵک ڕاکێشی ئەتەوێ خەڵک ڕازیکەی ئەبێ بەبێ جیاوازی خزمەتی هەموو ناوچە و هەموو دەڤەرەکان و هەموو وەرزشەکان بکەیت بەڵام کە تۆ ناوچەیە کەسێک کەسایەتێکی جیا کردەوە و گەورەت کرد دڵنیا بە دوژمنی بۆ زیاترە بێ وەک لە دۆست ئەمە لایەنێکی تر بەڵێ فعلەن ناڕزاییکی وا هەیە لە ناو شاری سلێمانی دەوروبەری کە وەرزش لەم شارە پشتگوێ خراوە و ئێهمال کراوە و داهاتی کەمترە لەوە بەڵام ئەمە بەڕاستی بە ئێمەمانان ئێمەوەی لەسەرمانە باسمان کردووە کە ئەبێ وەرزش بە سیستماتیک بکرێ پارەیەک هەیە بۆ وەرزش ئەبێ بۆ هەمووی بێ ئەگەر پارەیە نییە ئەبێ بۆ هەمووی نەبێ ئەمە ئەو بیرۆکەیە کە ئێمە ئەمانەیە جێبەجێکەن حکومەتێک ئەگەر حکومەتی هەمومانە ئەبێ وەرزش پارە بە هەموو وەرزش ئەگەر حکومەتی کەسێک کە شخصێکە ئەوە بۆ خۆی ئەلانی خۆی بکا بڵێ من حکومەتی ئەو کەسەم و بەس پارە بۆ کەسایە ئەمە ئەو ناڕەزایەتەیە کە لەناو خەڵکە من ڕنگدانەوەی ئەو خەڵکەم کە بۆ حکومەتی ئاشکراکەم بۆ ئەو بەرپرسانی ئاشکراکەم کە ناڕەزایەتێکی زۆر هەیە هەر لەناو شاری هەولێریشا هەیە و لەناو شاری دهۆکیشا هەیە و لەناو شاری سلێمانیشا هەیە ئەو نادادپەروەری و نەعەدالەتی لەناو پارەی وەردشا هەیە پێویستە بۆستێنرێ پێویستە کۆتایی پێبێنرێ مامۆستا ئەگەر کۆتا پرسیارم لەسەر کار و چالاکی لیژنی ئۆلۆمپیەوە بێ کە تا چەند ئەگەر هەیە ئەم بارودۆخە ڕووبدا و پێشنیازی کاکاروان ڕووبدا ئەگەر نییە چونکە ئەو کەسانەی لێرە دەسەڵاتدارن خەڵکی لاوازن و ئەو کەسانش بە خۆشمانەوە کە وەرزشە بین بەڕێوە بەڕاستی دەسەڵات و توانا و قودرەتی بڕاردانێ هیوامان نییە کە لا مەرکەزیەتە دروستکەین ئەگەر کارێکی قورس نییە من بەو برادرانە و بەو زەمیلانی خۆم و تۆ بەڕاستی ئەگەر حکومەت نایەتە سەرخەت و ئەو پارەیە بە شێوەیەکی سیستماتیک نەدا بە وەرزش و ئەو پارەیە بە شێوەیەکی سیستماتیک و یاسایی و ڕێکار یاسایەکان نەدا بە وەرزش و تەوزیعی نەکا بەسەر شارەکان و بەسەر وەرزشی شارەکانە من ڕام لێ ئێمە خۆمان وەرزشی خۆمان ڕێک بخەینەوە وەرزشی خۆمان تۆکمەتر بکەین باشتری بکەین ئەو داهاتانەی هەیە کە لە هۆڵەکان و لە مەلەوانگە و لە چی کۆی بکەینەوە و ئەو بەرپرسانەی کە بەڕاست و چەپ
دەیان کەسی بەرپرسمانەیە پارە دەن بە وەرزش هەمووی سیستمێکی بۆ دانین و وەحدەیەکی بۆ دانین و لیژنەیەکی تایبەتی باڵای بۆ دانین هەمومان لە خزمەتی ئەم دەبەرە بین و لە خزمەتی دەبەرەکانی تریش بین بەڵام ئەگەر حکومەت خۆی وەکو حکومەتی هەمومان هاتە سەرخەت و پارەیدا بە هەمومان ئەو کاتە ئێمەش ئەڵێن سیستمەکە جوانترە و باشترە و هەمەلایەنەترە. زۆر باش مامۆستا کۆتاتەوەر کە قسەی لەسەر کەم لابردنی ئابلوقی وەرزشی سەریاریگاکانی عراق بوو کە هەردوو هاوڕێ و هاوپیشەی خۆشەویستی مەسە دانە ڕەسڵان و یادگار محەممەدیش لە بەسرن بۆ سیرکردنی یارەکانی عراق کە خۆی لە خۆیانمەش بینینی ئەستێرەکان لە نزیکەوە خۆشیکی تایبەتیە. مامۆستا دەمێ پرسم ئایا ئەو ئابلوقە وەرزشی لەسەر یاریگاکانی عراق بوو چ زیانێکی بە وەرزشی عراق گەیاندبوو لە کاتێکدا ئێمە دەزانین دایم عراق لە تۆپی پێ و لە وەرزشەکانی تریشە تا ڕادێک نەوەستاوە سەر ڕای و ئابلوقەی لەسەری وە بەس پێ دوایە لابردنی ئەمە چواتایەکی یاخود چ ڕۆڵێکی بێ بەسەر وەرزشی عراقەوە. بێگومان ئابلوقەی وەرزشی لەسەر هەر ناوچەیە بێ کارێکی خراپە. ئێمە وتمان ئەمڕۆ وەرزش بە تایبەتی تۆپی پێ بەس تۆپی پێ وەرزش نییە بەڵکو گەشتیاریە بەڵکو بازرگانیە بەڵکو کۆمەڵایەتیە بەڵکو سیاسیە بەڵکو پێشخستنی کۆمەڵگەیە بەڵکو تێکەڵاویە لەگەڵ کۆمەڵگەکانی ترا بەڵکو شارستانیە ئەمانە هەمووی کۆ ئەبێتەوە پێ ئەڵێن ممارەسەکردنی وەرزش و کردنەوەی بتوڵات و هاتوچەی بینی نیشتمانەکان. ئەو حاڵەتە سلبەی کە بەسەر عێراقا بەکارێ نابوو ئەمانە هەمووی ڕنگدانەوەی هەبوو لەسەر عێراق. ئێستا من حەزەکەم لە یەک خاڵی جەوهەری ئاماژەکەم بە لابردنەکەی هۆکاری سەرەکی لابردنی ئابڵوقەی وەرزشی لەسەر عێراق کەسێکە بە ناوی وەزیری وەرزش و لاوان و وەرزشی عێراق کە ڕۆڵێکی کاریگەری هەبوو ئەوەیە کە ئێمە ئەمانوێ ئەم وەرزشە بە سیستماتی بکەین بە دەستەجەمعی بکەین و بە لیژانی بکەین ئەم کابرا نەهاو بە تاقیتەنیا بڵێ هەر خۆم هەم هات هەرچی خەڵکە عاقڵەکانی ئەوروپا هەیە هەرچی خەڵکە عاقڵەکانی عێراق هەیە هەمووی کۆکردنەوە هەمووی بانکردنەوە لیژانی علاقاتی و کۆمەڵایەتی لێ دروستکردن هەر یەکەی ناردن بە وڵاتێک هەر یەکەی سوودی بینی لە هەموو کەسایەتی وەرزشەکان لە ئاستی جیهان کەسایەتی وەرزشە عێراقیەکان لە ئاستی جیهان توانی کۆمەڵگەیە توانی کوتلەیە دروستکە کە کاریگەریان هەبێت لەسەر وڵاتانی دەوروبەر کاریگەریان هەبێت لەسەر ئیتیحادی ئەسیوی لەسەر ئیتیحادی نێودەوڵەتی ئەم کەسایەتی هاو وەرزشێکی جوان سیستماتیکێکی جوانی پیشانی خەڵکیدا کە خزمەتی ڕاضی کرد بە دەستەجەمعی بە کۆمەڵی و خەڵکێکی شایستە یەنایە خستە شوێنی شایستە توانی ئەم ئەبڵوقە ئابریە لەسەر وەرزشی عێراق لابەرێ ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە یەکێک لەو شارانەی لەو یاریگانەی کە ئابڵوقەی وەرزشی لەسەر لابراوە یاریگەی فرۆنسۆهریریە لە شاری هەولێر ئەمەش خۆی بۆ خۆی جوانەیەکی تر کاریگەریەکی تر بەرپرسیارەتیەکی گەورەترەدا بە ئێمە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە بەرپرسانی وەرزشی هەولێر کە کراوەتر بن کە شایستەتر بن کە ڕوویەکی جوانی وەرزشی هەرێمی کوردستان ئەگەر توانرا یاریەکی نێودەوڵەتی بخرێتەوێ ڕوویەکی جوانتر شایستەتر باشتر پیشانی خەڵک بدەن و خەڵکێکی زۆرتر تێکەڵاو بە وەرزش بکەن و بازرگانێکی باشتری وەرزشی بکەن و ڕوویەکی جوانتری وەرزشی شایستەتری وەرزشی پیشان بدەن. هەڵساکاتم کۆتاییات سپاسی ئامادەبوون یەکەم کە لە بەرنامەم جارێ دەرو یاریگای ئامادەبووی بەو هیوایی کە ئەوانەی کە باسمان کرد لەم بەرنامەیەدا و ئەو ڕێچکە باشەی کە وەرزش پێویستە وەریگرێ لە داهاتووە بەرهەمەوێت جارێکتر سپاسی ئامادەبوون یەکەم. سپاس بۆ تۆ سپاس بۆ تای بینەرە. زۆر سپاس بۆ بەڕێزیش ئازانم بەرنامەم جارەی دەرو یاریگاشم پێشکەشکردن هەفتەی داهاتوو لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی تایبەت بە چامپیۆنز لیگ پێتانەگەمەوە بە تایبەتی کاپۆناغی چارێکی کۆتاییارەکانی چوونی بەڕێوە دەچێت تا و کاتیش بەخواتان سپێرم خواتان نەکەن. هەڵساییان دەستە خۆش بێ.